ڕێز و سڵاو بۆیەوە بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتە واڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوڵ ئەگەر لێکەوتنی دارستانەکانی کوردستان و کەم تەرخەمی ڕژیم، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەهاباد، ناڕەزایەتی خەڵک لە چابەهار و خێرامە دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا، ناڕەزایەتی کرێکارانی فولادی پارس و لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی کوردستان و کەم تەرخەمی ڕژیم بە پێوێنانەی بەدەستمان گەیشتووە بەشێک لە دارستانەکانی پارێزگاکانی سنە و ئیلام ئاگری لێکەوتوتەوە و لەلایەن ڕژیمەوە هەوڵی کوژانەوەی بان قەست نادرێت. وێنەکان ئاماژە بەوە دەکەن کە شاخەکانی سیاکوهی ئیلام بۆ ماوەی زۆرتر لە 2 ڕۆژە لە ئاگردا دەسووتێت و بەرپرسانی ڕژیم نەک تەنیا هەوڵی کوژانەوەی ئاگرەکە نادەن بەڵکو ڕێگری لە خەڵکیش دەکەن. هەروەها لە ڕێگەی نێوان شارەکانی سنە و مەریوان دارستانەکانی بەڕوو بە چڕی ئاگری لێکەوتوێتەوە. ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی بۆ کوژانەوەی ئاگرەکە داوایان لە ژینگە پارێزان کردووە بەشداری لەم هەڵمەتەدا. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەهاباد ڕۆژی سێشەممە 21 خەرمانان 1404 هەتاوی دوو چالاکی مەدەنی بە ناوەکانی ئەمیر سەیدی و فەرهاد ڕەنجبەر تەمەن 48 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەمیر سەیدی بۆ دووهەمین جار لە ماوەی 1 مانگدا دەست بەسەر دەکرێت و بۆ شوێنێکی نادیار ڕایەک بێزن. هەروەها فەرهاد ڕەنجبەر بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە. جێگای ئاماژەیە ئەو دوو کەسە بەبێ بەڵگەی قەزای دەست بەسەر و سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر شوێنی ڕاگرتنیان هێشتا هیچ زانیاریەک لە بەردەستانی. ناڕەزایەتی خەڵک لە چابەهار و خێرامە دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا. ڕۆژی چوارشەمە 22 خەرمانان دانیشتوانی شارەکانی خێرامە لە پارێزگای فارس و هەروەها چابەهار لە سیستان و بەلوچستان دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا کۆبوونەتەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەیاندا بە وتنەوەی درۆژما ماژەیان بەوە کردووە کە بەهۆی پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری بەرق لەو شارانە ژیان و معیشەتی خەڵک تێک دراوە و هەروەها جەختیان لەسەرەوە کردوێتەوە. لە ئەگەری بەردەوامی کارەساتدا ناڕەزایەتیەکان بەربڵاوتر دەکەنەوە. کۆبوونەوەی خەڵک لە بەردەم ڕێکخراوی سەنعات مەعدەن تەجارەت لە پارێزگای گیلان ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان 1404 هەتاوی خەڵکی گوندی شێمام لە پارێزگای گیلان دژ بە لە ناوبردنی ژینگەیە و ناوچەیە لەلایەن خاوەن کانگاکانەوە کۆبوونەتەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی کەمتەرخەمی و هەروەها نابەرپرسیاری خاوەن کانگاکان زیانێکی زۆر بە ژینگەیە و ناوچەیە کەوتووە و هەروەها ژمارەیەکی زۆر لە کرێکارانی ئەو کانگەیە بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار بریندار بوون. ناڕازیان داوایان لە بەرپرسانی پەیوەندیدار کردووە کە کۆتایی بە چالاکی کانگەکان لەو ناوچەیە بێن. خەیرانیاو لە شاری تاران و ناڕەزایەتی خەڵک بە پێی دیمەنەکان هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی گەرما لە ئێران و کوردستان پچڕانی بەردەوامی کارەبا شارەکان تووشی قەیرانی بێ ئاوی بوون و خەڵک تووشی کێشە بوون. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی کەمبوونەوەی بەرچاوی ڕێژەی ئاوی بەنداوەکان و هەروەها نەبوونی ژێرخانی پێویست بۆ دابینکردنی ئاو بۆ ژیانی خەڵک زۆربەی شار و ناوچەکانی کوردستان و ئێران ڕوبەڕۆی بێ ئاوی بوون و ژیانی خەڵک تووشی کێشە بوو. کارناسانی ئەم بوارە هۆشداری دەدەن لە ئاگەری بەردەوامی بەڕێوەبەری ناکارامە و هەروەها بەکارهێنانی زۆری ئاو ئەم کێشەیە لە شارەکان قوڵتر و بەرفراوانتر دەبێت. ناڕەزایەتی کرێکارانی فولادی پارس ڕۆژی چوارشەممە کرێکارانی فولادی پارس لە حەفتەپە دژ بە پێنەدانی حەقدە سەدواخراوەکانیان کۆبوونەتەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە.
کرێکارانی ئەو شرکەتە بۆ ماوەی زۆرتر لە 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و هەروەها بەهۆی کەم تەرخەمی بەرپرسان دۆخی ژیانیان لە خراپیدا. ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەتی پیشەیی، پێدانی کارامە و ئەو بڕەپارەیەکە وەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە بوو. پێدانی مرەخەسی دەرمانی بە ڕاحلە ڕاحیمیپور. ڕۆژی چوارشەمە 22 خەرمانان ڕاحلە ڕاحیمیپور بەندکراوی سیاسی تەمەن 74 ساڵ کە سەرەڕای تووشبووی بە جۆرەها نەخۆشی بۆ ماوەی زۆرتر لە 2 ساڵە لە زیندانەکانی ڕژیمدا ڕادەگیرێت بەهۆی خراپی دۆخی تەندروستی. 5 ڕۆژ مەرەخەسی دەرمانی پێدراوە. ناوبراو چالاکوانی مەدەنی و ئەندامی بنەماڵە دادخوازەکان ڕۆژی 21 خەزەڵوەری 1392 تاوی هاوکات لەگەڵ چالاکوانانی دیکە لە کۆبوونەوەیەک لە پارکی لالەی تاران دەست بەسەر و پاشان بە تۆمەتی ڕێخستنی کۆبوونەوە و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 ساڵ و 4 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو چالاکوانە لە چەند هەفتەی ڕابردوودا لە دۆخێکی خراپی تەندروستیدا لە زیندان ڕاگیراوە کە لە ئاکامدا بەهۆی پێداچوونەوەی پارێزەر و چالاکانی مافی مرۆڤ بۆ ماوەی 5 ڕۆژ مەرەخەسی دەرمانی پێدراوە. گواستنەوەی مهدی فەڕاحی شاندیس بۆ زیندانی ئەڤین. ڕۆژی چوارشەممە مهدی فەڕاحی شاندیس شالاک و بەندکراوی سیاسی پێشوو پاش چەند مانگ ناڕوونی چارەنووس و شوێنی ڕاگررتنی بۆ بەندیخانەی ئێڤین ڕاگوێزراوە. ناوبرا و پێشووتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی وتنەوەی درۆشم دژ بە خامنەی حکمی 12 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا بووە لە ساڵی 89 هەتاویدا تا ساڵی 1401 لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ڕادەگیرە. ئەو چالاکوانە لە ڕێکەوتی 11 گوڵانی ئەمساڵ لە کۆبوونەوەیکی ناڕەزایەتی فەرهەنگیانی شاری تاران دەست بەسەر کرا و بۆ گرتوخانەکانی ئیدارەی ئیتڵاعات ڕاگەزرا. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقەست لە زیندانەکانی نەهاوەند، شیراز و هەمەدان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی جەواد ئیسفەندیاری، ئەفشین دێحقانی، پەیمان ئێقباڵی تەمەن 37 ساڵ و مێهران ئیمانی تەمەن 40 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عادڵابادی شیراز و هەمەدان لە سێدارە دراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی سابر ئەکبەری بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی نەهاوەند ئیعدام کراوە. و دوا هەواڵمان سەبارەتە بە نقمبوونی بەلەمی پەنابەران لە دوورگەی لامپدۆسای ئیتالیا. ڕۆژی ڕابردوو بەهۆی نقمبوونی بەلەمی پەنابەران لە دوورگەی لامپدۆسای ئیتالیا بەلانی کەم 20 کەس گیانیان لەدەستاوە. ئەم بەلەمە کە زۆرتر لە 100 پەنابەری تێدا بووە بەهۆی کێشەیەکی نادیار لاوەکانی نزیک بە ئەو دوورگەیە نقم بووە و بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا بەلانی کەم 20 کەس گیانیان لەدەستاوە و 20 کەسیش ئێستا نەدۆزراونەتەوە. جێگا ئاماژەیە ڕێگەی مەدیتەرانەی ناوەندی لە باکووری ئافریقا و بۆ ئیتالیا مەترسیدارترین ڕێگەی پەنابەریە و لە ساڵی ڕابردوودا 2400 کەس لەم ڕێگایەدا گیانیان لەدەستە. بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.